شۆفێران چۆن دەتوانن جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن ئەم ڕێکارانە چۆن و کەی ئەنجامەکەن سڵاوتان لێبێت پشتیوانکەری من لێک باسی ئەمڕۆ بە وردی باس لەو بابەتە دەکەم بەڕێوەبەری هاتوچۆ سۆران لەم بارەیەوە بەیەک باسی ڕاگەیاند خوازیارانی ڕەشکردنی جامی ئۆتۆمبیل لە یەکشەممەی داهاتووە دەتوانن سەردانی بەڕێوەبەری هاتوچۆ سۆران بکەن و داواکاری پێشکەش بکەن بە پێی ڕێنمایەنەی لالایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە ئەو هاوڵاتیانەی دانەوێت جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن دەبێت سەردانی بەڕێوەبەری هاتێکان بکەن و داواکاری پێشکەش بکەن ئێمەش کاراسانیان بۆ دەکەین و ڕاشی گەیان ماوەی مۆڵەتی ڕەشکردنی جامی ئۆتۆمبیل بۆ 1 ساڵە و دەبێت مۆڵەتەکە ساڵانە نوێ بکرێتەوە هەروەها عەقیل زرار بەڕێوەبەری هاتوچۆ سۆران لەم بارەیەوە هێمای بە ئەوەش کرد مۆڵەتی ڕەشکردنی جامی ئۆتۆمبیل پێچووەکەی لە نێوان 150,000 دینار تا 300,000 دینارە و هاوکات لە بەشێکی زۆری شۆفێرانیش داواکار و خوازیارن بۆ ئەوەی جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن بۆ ئەم ڕێکارانەش هەروەک بەڕێوەبەری هاتوچۆ سۆران ئاماژە بۆ کرد دەتوانن سەردان بکەن و بەپێی ئەو مەرج و ڕێنمایی و ڕێکارانەی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکراون دەتوانن سەردانمان بکەن و جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن دارمەتی هاوکارانم یەک باسی ڕۆمان پێشکەش کردن هەر شاد